لەسەر ئەم بابەتی خانوبەرێ لە تورکیا لەگەڵ کەسێکی شارەزا لە بواری بازاری خانوبەر هەم ناوخۆی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی جیهانی شارزایکی باشێوش بەڕێز ژیر ئاسۆ شارەزای بازاری خانوبەرێ کاکشیر فەرموو بۆی هەندێک زانیاری باشمان بیتێ بەخێر بێت. ئەمە بارودۆخی تورکیا هەندێک زانیاریمان هەبوو. دوبەیش کێبڕکێکی باشی ئێستا ئەستەمبوڵ و تورکیا کا بۆ بابەتی یەکەی نیشتەجێ بوون. جارێ ئێمە لە بابەتی جیهانیەکە دەست پێ بکەین وارن بافت ئێوێ بەشەکانی خۆی لە یەکەی خانوبەرە بفرۆشێ ئەستەمبوڵ کڕینی بیانی کەمی کردووە جارێ داتاکانی دووبەیش مەترسیان لەسەر نیە پێچەوانی ئەوان چییە گوزەرێ لە بابەتی خانوبەرە لەسەر ئاستی جیهان؟ دکتۆر ئەگەر ئێمە تەماشا بکەین و قرارێکە وارن بافێت یاوێتی لەسەر فرۆشتنی پشکەکانی لە کۆمپانیای هۆم سێڤس کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکان لەسەر ئاستی جیهان و لە بزەبت لە ناو ئەمریکاش گەورەترین کۆمپانیایە وەکو نێوەنگیری عقاری وەکو نێوەنگیری خانوبەرە ئیشەکانی لە چەند بەشێکی جیاواز پێکی یەکێک لەوانە نێوەنگیریە لە کڕێن و فرۆشتنێکی تر لەوانە تەمیلی قەرزی عقاریە و کۆمەڵێک بابەتی تر کە هەمووی پەیوەندی بە ڕێڵ استیت و بە بازاری عقارات و بم بابەتانەوە هەیە. سێکشنی ئێستەی بازار بە کۆی وێنا گەورەکەی چ لە بازاری خانوبەرە بگرین چ لە بازاری کانزاکان لە بازاری دراوەکان لە بازاری پشکەکان سێشنێکی تەواو ناسکە احتیمالیەتەکانی داڕمانێکی کاتی ئابووری بەڕێوەی لەم چەند ساڵی داهاتووە و ئەو داڕمانەش بە پێی ئەو لێکۆڵینەوەی کە ئێستا لە بەردەستە چ بە پێی لێکۆڵینەوەکانی بۆ منە بانکی JP مۆرگان یان باقی بانکەکانی تر کە ساڵانە داتا و کێرڤ و ڕیشووی تایبەت بەخۆیان هەیە بڵاویەکەنەوە لەسەر احتیمالیەتەکانی داڕمانی ئابووری ئەم ساڵ ڕێژەکە بەرزترە لە چاو چەند ساڵی پێشوە. ئێمە یەک شتمان پێویستە لەبەرچاو بێ وارن بافێت خۆی کەسێکی وەبەرهێنا و هەمیشە ئەو سەرمایەکە کۆی کردوتەوە بە وەبەرهێنان کۆی کردوتەوە نەک بە بازرگانێکی وەستەوە بوو وارن باف بۆ ناساوەکە لە جیانە بەتایبەت لە ئەمریکاڵن فرۆشتی دوای بکەوە کڕی دوای بکەوە ئەمە بۆ بابەتی خانوبەرم قسەی واقعەکە ئێستەیکە ئەم هەوڵی بەڵێ بەتەواتی واقع بەڵام بۆ بازاری ئەمریکا نەک بازاری بۆ بازاری جیهان سێرکە دکتۆر ئێمە یەکشتان بیر نەچێت گەورەترین داڕمانی ئابووری لە عقاریەکە ڕوویە ساڵی 2010 بوو باشە تا ئێستاش کاریگەری هەیە تا ئێستاش لەسەر بەشێکی زۆری جیهان کاریگەری ماوە بەڵام ئەو داڕمانە ئابووری کە لە ساڵی 2010 تا ڕوویە کۆمەڵی وڵاتی زۆری نەگرتەوە کۆمەڵە وڵاتی زۆر کەم مەفعولی هەبوو لەسەری ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی تا چەند سیاسەتی نەختینەی ئەو وڵاتە هاوشێوەیە لەگەڵ سیاسەتی نەختینەی ئەمریکا چکە بیرمان نەچێت ئەمریکا دایکی ئابووریە لەم سەردەمایە و بەشی زۆری ئابووری دنیا ئەو هەڵی ئەسوڕ باشە لەم قسەیە تۆ منەوە تێ بگەم لە دووبەی لە تورکیا خەڵکی یاری کوردستان و عێراق کڕیارێکی باشێکی نیشتەجێ بوون ئەگەر ئەوەی کە لە ئەمریکا ڕوویە کاریگەری لەسەرم دوو شوێنە ناکە من تەسەورەکەم کاریگەری لەسەر هەردوو ئەو شوێنە هەبێت کە بەڕێزە باس کرد چونکە هەردووشیان لە سیستەمی بانکی زۆر پێشکەوتون و زائیدەن کاریگەری ڕاستەوخۆشیان هەیە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا و سیستەمێکی بۆرسی پێشکەوتویان هەیە من کە ئەڵم بەعزێک وڵات ناگرێتەوە بەسمە وڵاتانە کە سیستەمێکی بانکی پێشکەوتویان نییە یان سیستەمێکی عقاری دواکەوتویان هەیە مەبەستم زیاتر لە وڵاتانەیە ئێمە نابێ مۆزوعەکە بەس لە مۆزوعی عقاراتە بچووکەینەوە سێرکە ئێمە چەند فاکتەرێکمان هەیە تەسیرەکات سەر عقارات یەکێک لەوانە سوی بانقی کە ڕاستەوخۆ تەسیرەکاتە سەر سەعری ئاڵتون و زی و با بڵێن کانزاکان لەلایەکی تر ستۆک مارکێت لەلایەکی تر خانوبەرە بە هەمان شێوە لە کریپتۆکانیشە ئەگەر بێت و ئەم ڕیسێشنەوە ئەم داڕمانە ئابووریە ڕووبای یەکەم شوێن کە زۆر عەزێتی پێگات و زۆر کاریگەری لەسەرێ بێ دراوە ئەلکترۆنەکانە لەبەرەوەی خەڵک یان با بڵێن وەبەرهێنەران لە دوای نەمانی نەختینەی لە بازاڕە بیر لەواکەنەوە دەست بۆ ئەسێتەکانیان بەرن دەست بۆ با بڵێن سەروەتەکان کە لە دەستیانان بەرن ئاسانترین سەروەتیش بۆی زوو لیکویدیت بکرێت زوو بکرێتەوە بە پارە کریپتۆیە لە دوای ئەوە ستۆک مارکێتە و ستۆک مارکێتیش یعنی سیقە و اعتیبارێکی ئەوەنە بەرزینێ بەراورد بە کەرتی خانوبەرە لە دوای ئەوە سێهەم شت کەرتی خانوبەرە اینجا ئاڵتونە ئەگەر بێت و ئێمە چاودێریەکی وردی ئینترس ڕیت بکەین لە ماوەکانی پێشووە کە بەڵە کۆبوونەوەیکی گرنگیش ڕێژەی هەڵاوسان و ڕێژەی کۆمەڵک شتە دەستکاری ئەکرێت و بە هەمان شێوە قەرزی عقاریش ئێمە سویەکی بانقیمان هەیە کە تایبەتە بە قەرزی عقاری بۆ کەسانی کە قەرزی عقاری وەرەگرن ئەو قراری کە وارن بافێت دیاوێتی لە هەڵسەنگاندنی ڕەوشی بازارەوە بۆ کە بینیوێتی ڤۆلیۆم و معاملەکردن لە بازاری خانوبەرە بە تەواتی دابەزیوە مەرج نییە نرخ داگرێ سێرکە دابەزینی نرخ فەرقی هەیە لەگەڵ دابەزینی ڤۆلیۆمی بازار
ئەو کۆمپانیایی کە واربافت قەراریاوە بیفرۆشە کۆمپانیایکی وەساطی عقاریە یان نێوەنگیری با بڵێنکردن فرۆشتنە و ئەو کەسانش کە نێوەنگرن ئەو کەسانی کە با بڵێن وەکو نێوەنگر کارەکەن ئیشیان لەسەر ڤۆلیۆم و لەسەر ڕێژەی کڕین و فرۆشتنە نەک بەرزی و نزمی نرخەکان و ئێستا ئەو زڕۆفی کە لە بازاڕە دروست بووە دەختی نەکەم بۆتەوە و تەسەورم وایە بانقی مرکزی کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی دەختینەی لە بازاڕە زیاب بکە ئەمە تەسیراتی نەرێنی خەڵک پێشبینی چیکار لە بازاری ئەقاراتە بە تایبەت باسی گیانەکەم جارێ جەدوای مەبەستمە لە کورسانش لەبارەیەوە پرسیار بکەم چاوەڕێی ئەوە بکەین خەڵک لە بازاری ئەقارات دەربچێ باشترە یا خودمانەوەیان و چاوەڕێ بکەین هیچ کاتێک دەرچوون لە بازاری عقاراتە بە بڕیارێکی ڕاز نازانم من لەبەر ئەوەی ڕاستە نرخەکاندا ئەبەزێ ڕاستە بازارەکە خاوێتەوە بەڵام لە بەرامبەرە ئەگەر تۆ بۆ نمونە خانوویەکە هەبێ نرخەکەی 250,000 دلار بێ ئەگەر ببێ بە 150,000 دلاریش هاوشێوەکانی لە بازارە بە هەمان شێوە لە دابەزی نابن ئەگەر کەسێکیش لی دەرچوو مەفروزە بیر لە پلان بیەک بکاتەوە بیر لە بەدیلێک بکاتەوە ڕاستەخۆ لە دوای ئەوەی کە لە عقار دەرچوو ئەچێتە چ سێکتەرێکی ترەوە وارن بافێت کە بڕیاریاوە لەوێ دەرچێ حتمما ئەویش پلانێکی جارێڵێ کاشم باڵێ جارێک پێویستی بە کاشەکەی هیچیان نییە بزەبت دواتر بڕیاری داخڵبوونەوە ئەیە لە شوێنێکی ترە یان ڕەنگە هەر لە عقارە داخڵ بێتەوە بۆ تورکیا و بۆ دوبەی چاوەڕێکی بین بۆ بابەزەڕی خانوبەر دوبەی ساڵی ڕابردوو قازانجێکی باشە بوو کە لەسەر و پێشبینیەکانەوە بوو جیاواز لە وڵاتانی تر چاوەڕێی هەمان قازانج بینەوە بۆ 2025 یانن پێ دوای ئەویش کێشەی بۆ دروستە بێت من تەسەورەکەم خاوبوونەوەیەکمان هەبێت لە فترەی 2 مانگێکە تا 2 مانگ بۆ 3 مانگە لە دوای ئەوە لە فترەی ساڵێکە ئەگەر ئێمە داتای ساڵک طبعا خۆ دەزانی داتا بە فترەی کەم وەرناگیرێت بە فترەیەکی مەفروزە فترەیەکی معەنمان هەبێ ئەگەر داتای ساڵک وەربگرین من تەسەوری بەرزبوونەوەیەکی گەورە لە نرخی عقارە ئەەکەم لە دوبەی نەک لە تورکیا زروفی تورکیا بە تەواتی جیاوازە کۆمەڵێک کاریگەری جیۆ ئیکۆنۆمیمان هەیە کە لەسەر تورکیا ڕنگانەوەی هەیە کۆمەڵک ئیسیقراڕێت هێیە کە لە دوبەی هەیە لە تورکیانە بەڵام بەرکەوتانی حوسیەکان و ئێرانیش مەترسی لەسەر خەلیج دروست ناکە بەڵام وڵات ئێران قسەکەی زۆر واز حاڵی هەر مەترسیەکی ئەوەی بۆ سەر من بۆ سەر خەلیجیشە ڕاستە بەڵام وڵات بە وڵاتیش فەرقەکە من تەسەورم وایە لە کوێی خەلیج یەکەم پارێزراوترین وڵات لەم کێشانەکە لە ناوچەکە هەیە ئیمارات بێ لە دوای قەتەر بێ اینجا سعودیە بە پێچوانەوە پێم وایە لە دوای تورکیا زۆرترین کاریگەریمان لەسەر عقاری سعودیا هەبێ لەبەرەوەی سعودیا پلانێکی درێژخایەنی هەیە بۆ 2030 ڕوئایەکی بۆ 2030 کە لە 2030 چی لە عقار و چی لە کەرتی ئابووری وڵاتەکەی بکە بەڵام پلانە کورتخایەنەکانی تۆزە غاموزێتی پێوە دیارە باش لەسەر هەرێمی کوردستانە قسە بکەین بازاری عقارات لە هەرێمی خاوبوونەوەیکی پێوە دیارە هۆکار چییە گەشتبین بین بە بوژانەوەی عقارات لە هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئێمە بیرمان نەچێ بەشی زۆری خەڵک لە ئێستا موچەخۆرە ئەوەی کە موچەخۆریش نییە خەڵکی بازار ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە موچەوە خاوبوونەوەی عقاری کوردستان خاوبوونەوەیکی مۆقەتە و هەتاوەکو تۆزێک زڕوفی موچە و بازار و ئەمانە تۆزێکە گەڕێتەوە شوێنی خۆی تەسەورم وایە زۆر بە باشتر بچێتەوە شوێنی خۆی بەڵام ئەگەر بشجوڵێتەوە تەسەورەکەم کاتی ئەوە هاتۆ کە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە سێکتەری عقاراتە بکرێت لە کوردستانە بەتایبەت لەو پرۆژە نیشتە جێبوونانەی کە دروست دەکرێت سێرکە ئێمە پرۆژەیەکی زۆری نیشتە جێبوونمان هەیە ئەرزێکی زۆرمان هەیە تەڵەبێکی کەممان هەیە لە مقابلە ئەمە نەپی بە بڕوای من با بڵێن بەشی زۆری پەیوەندی بە بەرزی نرخەکانەوە نییە چونکە نرخ بەرز نییە بەڵام پەیوەندی بە نەبوونی سیستەمێکی بانکیەوە هەیە کە هاوکار نییە بۆ تاک تا ببێ بە خاوەنی یەکەیەکی نیشتە جێبوونی خۆی لە دنیا هەر ئەو کۆمپانیای کە وارن بافێت بڕیاریاوە بیفرۆشێ هۆم سێڤیس ئۆف ئەمریکا یەکێک لە سێڤزەکانی پێدانی قەرزی مۆرگیجەکەەوەی کە پێڵەن قەرزی تەمیلی عقاری قەرزی تەمیلی عقاری لە بەنکەکانی عێراقا زۆر بەکەمی هەمانە بەتایبەتی لە کوردستانە هەر زۆر بەکەمی هەمانە مەفروزە کاتی ئەو هاتوو بۆی ئێمە یعنی ئێمە پرۆسەیەکی دەستە جەمعیە یعنی جودی تاکە شەخص نییە بڵین خەتایەوە بەرهێنەرەکانە بە پێچوانەوە بەرهێنەرەکان ئەوەی کە لەسەریان بۆ لە کوردستانە بەزیاوە کردویانە بەڵام ئێستا دەوری سیستەمە بانکیەکانە دەوری بانکەکانە کە بێنە ناو بازاری عقاراتەوە و تەمسیلی توانای خۆیان بکەن زۆر باش ژیر ئاسۆ شارزایی بازاری خانوبەر زۆر سپاس سپاس چێژم لە شیکارەکانی تۆ وەرگرت بەرچاوڕێکی باشینە زۆر سپاس